تا چەندێک بەرهەمێک کە دروستەکرێ ئۆریجناڵە واتە گۆرانی بێژ یاخود هونەرمەند خۆی ئەم کارەی داهێناوە. دووەم ئامانجکەمەوێت جەختی لەسەر بکەمەوە لە کارەکانمە ڕەسەنایەتیە. پێم وایە کە ئەو خاڵەیە کە لە گۆرانیە یان کارێکی هونەری لە یادەوەری گوێگرانە ئاهێڵێتەوە. ئەگەر بەراوردی بکەین بە گۆرانی کۆن گۆرانە کۆنەکان ڕەنگە 6 ساڵ بۆ 7 ساڵ تەمەنیان هەبێ، بەڵام هێشتا لە ناومانە زیینون گۆرانە تازەکان هەستەکەی ماوەیەکە و ونە بێت. من ناوم گەشتیار کاوەیە، دانیشتوی شاری سلێمانیم، ژەنیاری ئامێری سێتارم و هەروەها گۆرانی بێژم. نزیکەی 12 ساڵە لە پرۆسەی فێربوونی گۆرانی وتن و ژەنینی ئامێری سێتارە. تازەترین کارەکان کە کردومە بە ستایلی سینتوێف کارم کردووە. ئەم ژانرایە گرنگەکەی لەوایە کە ئەوترێت هەم ڕابردووە هەم ئێستەیە و هەمیش داهاتووە، بە هۆکاریوی کە ئەم ستایلە لە ساڵی هەشتاکان وەکو یەکەم بەرکەوتنی مرۆڤایەتی لەگەڵ میوزیکی ئەلکترۆنیە ئەم ژانرایە دروست بوون. حەزم کرد یەکخستنێک بکەم لە نێوان میوزیکی کوردی و ئامێرەکەم سێتار لەگەڵ ئەم ستایلەیە. ستایلی دوم کە کاری لەسەرەکەم میوزیکی فلامینکۆیە، نزیکیەکی زۆر هەیە لە نێوان میوزیکی کوردی و میوزیکی ئیسپانیایش بە بۆنێ ئەو مەقامانی کە یاخود ئەو فۆرمانی کە لە فلامینکۆیە بەکارێن. کۆڕی ماستان وا دەگات نەختە ناختە مەی پەرێستان وا دەگات. ئەو بەرهەمانی کە بڵاوم کردوونەتەوە سەرچاوەکەی هەمووی ئەوەیە کە لە ئەم ستۆدیۆم دروست کردووە لە ماڵەوە، ستۆدیۆیەکی بچووکە، بەڵام ئەتوانم کارەکانمی لە ئێستاە پێ ڕاپەڕێنم. ئەو گۆرانیان خۆت ئەو بەرهەمانی کە ئێستا دروست دەکرێن زۆر بە زیینوێتی نامێنەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ، وەکو ڕەسەنایەتی گرنگیەکی ئەوتۆی پێ نادرێ، کللتورەکە ڕنگانەوەی نییە، تەنها ژانرایەک یاخود ستایلێک کاری لەسەر کراوە بەبێ بەکارهێنانی کللتورەکە. دووەمیان گرنگی نەدانە بە ناوەڕۆکی هونەری. ئەوەی کە بە گرنگ ێزانم من هاندانێکی معنەویە، ئەوەی کە گرنگە میوزیکژەن چاوەڕوانی نەبێ بۆ هیچ هاندانێکی مادی، خۆی کارەکانی بکات. و بوودا ژەڵێت ئەوەی کە مرۆڤ بێ ئومێدەکە چاوەڕوانیکردنە یاخود چاوەڕوانیکردنە لە بەرامبەر کە شتێکت بۆ بکرێت. ئەمەش نوێترین بەرهەمی منە بە ناوی درکانەوە کە هەر بە ژانرای سینتوێف کارم لەسەر کردووە. ئەم گۆرانیە ئەتوانم بڵێم لە کللتوری کوردیە بە شتێکی تر ناوزەنگەکرێت، پێی ناوترێت گۆرانی، پێی وترێ بەند یاخود بیت. بەند و بیتەکان چیرۆکن دواتر بە شێوازی میلۆدی گێڕانەوەی بۆ کراوە و بە شێوازی دەمی گواسراوەتەوە بە ئێمە. ئەو هۆنراوانەی کە لە گۆرانیەکانمە بەکاریان هێنم هۆنراوەی کلاسیکن. بەڕاستی خۆم چێژ لە کلاسیک زۆر وەرەگرم. پێم وایە باڵانس ڕاگرێکە لە نێوان ستایلە یاخود ژانرا تازەکان و کللتوری کوردیەکە. نەجار بە نەخشە ئەگەڕێم بەناو شار و وڵاتەکانە بۆی کە ئاشنای میوزیکەکانیان بم، ئاشنای کللتوریان بم. بەڕاستی ئەوەی کە گرنگە بۆ میوزیکژەن ئەوەیە کە کراوە بێ لە ئاست ژانراکانە.
ئەوێ دیکانم لێ دەسرۆکەی لاورینە وەکو بژێوی ژیان میوزیکم هەڵ نەبژاردووە هەوڵم ماوە کە کەمترین لایف میوزیک بکەم سەرقاڵ من بە لایف میوزیک و ڕەنگە نەتوانم ئەم پرۆژانی کە هەمە کاتیان بۆ تەرخام بکەم بوارێکی ترم هەڵبژاردووە کە بواری مارکتینگە و سۆشڵ میدیایە ئەم بوارە ڕاستەکەی من نزیکایەتیەکە بینم لەگەڵ هونەرە ئەویش ئەوەیە کە هەردووچیان داهێنانیان تایە پێویستمان بە گەشتبینیە و پێویستمان بە ڕەنگی جیاوازە پێویستمان بە دەنگی جیاوازە بۆی کە هەر یەکە و بۆشاییەکی کللتوری پڕ بکاتەوە لە ئێستاە وەکووە بینین کە بەڕاستی نکۆڵی لێ ناکرێت کە لە ئێستاە کار کەمترەکرێ بە بەراورد بە ڕابردوو بۆیە ئەوەی کە پێویستە ئەوەیە کە ئومێد بگەڕێتەوە لە ناو هونەرمەندەکان.